سڵاوتان لێ ببینەرانی خۆشەویست. ئێمە ئەمڕۆ هاتوین لەگەڵ کەسوکاری ئەوانەی کە زیندانین داواکەن هاتوونتە بەردەم دادگای باڵای سلێمانی داوای مافی خۆیانەکەن داواکەن کە بەپێی یاسا ئەو کەسوکارانیان کە لە زیندان و سێ لە سەر چواری یاساکەیان بڵێن سزاکەیان تەواو کردووە بەپێی یاسا کە یاسا ئیفراشەرچیە واتە ئازادکردنی بە مەرجە کەسوکارەکەیان ئازاد بکری. ئێمە ئەمڕۆوانە دوێنین بزانین داواکاریان چییە، چ کەسێک بە دەمی ئەوانەوە هاتووە و بۆچی ئەیانەوەیە کەسوکاریان ئازاد بکری. ئایا داواکاریەکەیان وەکو خۆیان باسیەکەن یاساییە یاخۆ شتێکە لە دەرەوەی یاسا داوایەکەن. ئەمانە لەگەڵ خۆیان تاوتیەکەین و پرسیار لە خۆیانەکەین. ئێوەش بینەری بەرنامەکەمان داوای ئازادکردنی بەمەرجەکەن. من صاحبی چوار مناڵم آخر حەق نییە، یعنی 6 ساڵە من هاتووچۆکەم. حەز دەکەم بەم نزیکانە بیانبینە و بەربن ئیشاڵڵا. داوای حەقەکەم یاسا سەروەری. تا ئێستا چ شوێنێک بەدەمتانەوە تۆ چ شوێنێک پشتوانی لەکرد؟ هیچ کەسێ نەهاتۆ بەدەممانەوە غەیری ئەم کەناڵە ئێوە نەبێ کەس نەهاتووە تا ئێستا. بەڕاستی ئەوەی ئێوە کردوتانیان هیچ کەسێ نەکرد. ئێوە بۆ خۆپشاندانەکەن داواکاریتان چێ؟ وڵای ئێمە لێرە کۆبوونێتەوە بۆ ئەوەی کە داوا بکەین سەروەری یاسا بپارێزرێ. کۆمەڵە گەنجێک کە ئێستا لە سجنان لێرە بەڕاستی بەپێی یاسا حکومەکان تەواو بووە و داوا دەکەین هەر لە ڕێی یاساوە. ئەوەش کە دەیبینین بەدەستمەوە ئەو شیعارەیە بەرزم کردەوە کە تەنها یاسا سەروەر بێ. ئێمە هاتوون بەس داوای ئەوەکەین ئەمڕۆ. شتێکە و مافی خۆتانە مافێکی خۆمانە بەڵێ ئەو زیندانیانە ئێستا ئەگەر بەپێی یاسا بێ ئەوان حکومەکان تەواو بۆ دەبێ ئازاد بکرن و ئەوەی کە ئەمڕۆ لێرە گرتبوونێتەوە بەس ئەوەیە کە داوا دەکەین وەکوتم یاسا سەروەر بێ و ئەوانش بگەنە حاڵەتی ئازادبوونی خۆیان و ڕزگاریان لە لەونا. ئێوە کەس با بڵێن بۆکو نمونە ئەزانن هەبێ یان شتی وا هەیە کە بە ئیفراشەرتی ئازاد کراوێ بەڵام ئەوانەی ئێوە ئازاد نەکرابن؟ بەڵێ ئێمە لە ساڵانی ڕابردووە چەندین جار لە وڵاتی خۆمانە و حاڵەتەمان بینیوە لە 2007 وەزبەیەکی زۆر خەڵک لەو بەو یاسای ئازاد کران و چوونەوە ناوماڵ و مناڵی خوان. پەیمانی ئێوە بۆ ئازاد نەکراوە دەی ئەوەیە کە ئێمە ئێستا هاتوین لێرە داوای یاساکەین سەروەری یاسا بکرێوانەی ئێمە شمول دەکەن. ئەگەر یاساش سەروەر نەبێ بۆ کۆمەڵی خەڵک یاسا سەروەر بێ بۆ کۆمەڵێکی تر حسابی بۆ نەکرێ ئەوە داواکارەکەی ئەمڕۆ ئێمەیە. ئەوەیە داواکاری نێمە لە حکوومەتی هەرێم لە سەرۆکی حکوومەتی هەرێم داواکاری لەلایەنە بەرپرسەکان لە حاکمە بەڕێزەکان ئیفراز شورتی بکەنەوە بۆ ئەم زیندانیانە لە حاڵەتێکی زۆر دەرونی و ناڕەحەت و ناخۆشە ئاژین بڕابکە هیچ کەسوکارێکیان نییە ئەوانیش هەمووی وەکو ئەوان لە عازاب و ناڕەحەتی و خەفەتە. هیچ نمونەیەکتان لایە کە خەڵکی دیکە بەمی فراشەردی ئازاد کرابێ بەڵام ئەوانەی ئەوە ئازاد نەکراوە؟ وەڵی ئەڵێن کراوە بڕابکە ئەڵێن کراوە ئێستاکێ من نایزانم بڵێم کێ ناناسم بەس کراوە بۆ پێشتر کراوە 2 ساڵە ئەم قەرارە داخراون. دەستیەوەش خۆش بێ و بۆ ئەم کەمپینە ڕاتانگەن و بە هاوکاری ئەمەوە بوون و وەڵای من هاوسەرم سجنە و ماوەی 6 ساڵە هاتوچۆی سجنەکەین و حەقی خۆیانیان تەواو کردو ئیجراعەتی خۆیانیان لەگەڵا کردووە و دەواتان لێ ئەەکەین ئیفراشورتیان بۆ حسێ بکەن و داوا لە حاکمەکانەکەین و لە ئەوانەی کە بەرپرسن دەروی خێرمان لێ بکەن و من صاحبی چوار مناڵم آخر ڕەوای حەق نییە، یعنی 6 ساڵە من هاتوچۆکەم. ئێوە یعنی هەستەکەن خەڵکی دیکە هەبێ ئەم یاسایەیان بۆ جێبەجێ کردبی و بەڵام بۆ ئەوەی نەکراوە بە واسیتە کراوە. ئێمە واسیتەمان هیچ نییە، واسیتەمان نییە، هیچمان نییە. ئیتر دەواتان لێ ئەەکەین لە حاکمەکان و قابل لە ئەوانیش بەخوا بە شتێکی کەم لەو سجنە قەناعەتەکەن ئێمەی پێوە بەڕێوە بن ئیش ئەکەن ئیشی دەسی ئەکەن. ئێستا من هاوسەرم بەخوا ئیشی دەسی ئەکە ڕۆژی بە 250 بە 500 ئێمەی پێوە بژێوی ژیانی ئێمەی پێ بەدەربرەوە. وڵای ئێمە داوای ئیفراشەرتیەکەین وەکو خەڵکی تر چۆن یاسا بۆ ئەوانە بۆ ئەوانیش بێت ینی معقول نییە هەندێکیان شولی بەندێکیان شولی نەکە. باشە ئێستا ئێوە نمونەتان لایە بە ئیفراشەرتی ئەمەی کە باسیەکەن خەڵکی کە ئازاد کرابێ بەڵام ئەوانەی ئەوە نەبێت؟ بەڵێ زۆرن یانی ئەوانەی کە من ساڵی نەک ڕاگیراوە پێشتر چەند ساڵ هەیە ینی دەمێکم بینێ ساڵ نیوە کە ئەم یاسای ڕاگیراوە. ساڵ نەک ڕاگیراوە. بۆ کار چییە کە ئەم یاسایان لە ئێستا ڕاگرتووە؟ وەڵای هۆکار بڵێم شێ نازانم ینی شتێکی دیاریکراویان پێ نەوتووە؟ دیاریکراو نییە ینی هەر لە خۆیانەوەیان نەکردو
يعني معقول تو 20 ساڵ 20 ساڵامی ئەسا هەیە ئێستا لەم ساڵ نەگەن نەمابێت هیچ معقولێکی نییە هاتوین ئینشەڵا ئەمی فلاشۆتیە بیانگرێتەوە وەکو براکەمان بنەماڵە شەهیدین کوڕە شەهیدێ وەڵا ئیتر هیچیان بۆ نەکردو ئەمە 12 ساڵە گیراوە ئەمە 12 ساڵە لە سجنە هیچ چەند ساڵی تەواو کردووە لە تەواو کردووە 12 ساڵی تەواو کردووە ئیتر ئیساکێژ ئەمە چاوەڕوانیەکەین ئینشەڵا لە سەرۆکی هەرێمەکەین ئینشەڵا ئەمی ئیشان بۆ تەواوکە ئەمی ئیفلام شەرتیانە بۆ ئینشەڵا جێبەجێ بکات کەسی تر هەیە وەکو ئێوە ئاوا با بڵین وەکو باسەکەن بەواستە بەربوو بێ یاساکەیان بۆ جێبەجێ کرد بێ بەڵام بۆ ئێوەی نەکەن بەڵێ هەیە بەڵێ هەیە ئێمە تا ئیسا هیچیان بۆ نەکردووە مافی خۆیەتی ئیتر تاکەی لە زیندانا بێ سەردا زۆر سپاس کەناڵەکەتانەکەم هاتوون بۆ بەرزکردنەوەی داواکاریەکانمان ئێمە کە سوکاری زیندانیانین یەکێکیان منم مامی خۆمە هاتووم داوای ئەوە بکەم کە بەبێ ماف بەبێ یاسا بکرێت تکایە با تۆڵە نەبێ ئێمە زیندانیەکەمان ڕاستە تاوانیان کردو دێ با بەبێ تاوانەکانیان مافیان هەیە کاکە سزاکان بەبێ تاوانەکە بێ بۆچی ئیفلاسەرتیان بۆ حسێب ناکرێت بۆچی سزاکەیان وەرگرتووە ئێستا بەپێ یاسا بێ ئازاد زیندانیەکەی ئێمە 15 ساڵ حکومە 12 ساڵی تەواو کردووە ئەی کوا مافی لای خۆی کوڕە شەهیدە شەهیدی کیمیابارانە ئەی کوا مافی شەهید کوا ڕێز لە کەسوکاری شەهیدان وڵی ئەمڕۆ هاتینە بەردەم محکەمە گردبوونەوە بەمبەستەوەی کە بەیاننامەیەکان هەبوو پێشکەشی لایانی تەوەیندارەکانی بکەین و لایەنە تەوەیندارەکانی لێ ئاگادارکەینەوە لەوەی کە کۆمەڵێک سزادراوی چاکسازی گەورانی سیستەمانی هەیە ماوەی زیاتر لە مانگێکەمانیان لە خواردن و خواردنەوە گرتووە باری تەندروستیان ناجێگیرە داوای ئازادکردنی بەمەرجەکەن ئەم ئازادکردنی بەمەرجە مافێکە یاسا پێیداوە و حەقی هەموو زیندانیەکە یعنی ئێوە نمونەتان لایە کە ئەم ئیفراز شەرتیە خود ئەم ئازادکردنی بەمەرجە خەڵکی دیکەی گرت بێتەوە بەڵام ئەوانەی ئێوە نەگرتی ئێمە ئاگادار بن فترەیەکە بە بڕیارێکی محکەمەی تەمیز ڕاگیراوە بەڵام لەر حاڵەتێکان نمونە هەبێت و نەبێت ئەمە مادەیەکی قانون و سولی محاکەماتی جەزایە پێویستکاری پێ بکرێت بۆچی ڕایانگرتووە ینی هۆکارەکەیتیان پێوت و دیدار بپرسی بۆ ڕایگرتووە یعنی هیچیان بێەوە نەوتوە نەوتراوە هۆکارەکەی چی ڕاگیراوە بەڵام تۆ بێت لەلایانی پەیوەندیدار بپرسی هۆکاری ڕاگرتنی ئەمە چییە؟ ئایا دۆخی کۆمەڵایەتی خەڵک دۆخی ئابووری خەڵک باری دەرونی زیندانی کە لەوەچە لە کەم ساڵیەوە چاوەڕێی سێ لەسەر چواری حکومەکەی بکا بۆ یازاد بێلانیکەن بە مەرج ئێستا باری دەرونی باش نییە ینی زۆربیان باری دەرونیان ڕاستی باش نییە ینی ئەوەی کە ئاگادار بێت بزانم تۆ بۆچی هاتووی بۆێرە کێتان گیراوە من هاتم بۆی هەر داوا لە سەرۆکی هەرێمەکەم هەردوو پورزاکەم بەربەن چەندەکە گیراون پورزاکان 2 ساڵ و نیو گیراون چ داواکاریەکت هەیە ینی ئەوە داوای چی ئەکەن حەزەکەی بیان بینیتەوە بەم نزیک حەزەکەم بەم نزیکانە بیان بینەوە و بەربن ئیشاڵا هەموو زیندانەکان بەربن بۆ داوای حەقی مناڵەکانمان بەخاستن من بۆ کوڕەکەی خۆم بۆ ئەو مسڵمانانە کە لەوەیە بۆ یەک کەلیمە قسە ئەمە بێ ئیتر ئەمە کۆتایی پێبێت ئەمە بێ حەقمان کوڕەکە چەندێکە گیراوە کوڕەکەم 6 دانە ساڵە لە هەر 6 شەخۆی حکومەکەی ئیتر وا تەواوە بێ و حکومەکەی خۆی تەواو کردەوە بەڵام بەرینات سوسیەی 5 حکومەکەی تەواوە بێت ئەمە بێ ئیتر یاسا سەروەر بێت ئەمە بێ ئەو کەسێک کە بەدەستێتی لەسەر کەلیمەی قسە وازیان لێ بێنن ئینشەڵڵا ئیتر بەریان بن و چاک بوون و باشە چ لایەنێک چ شوێنێک تا ئێستا پشتیوانی ئەوەی کردو وڵی هەموو کەس کە بۆیان بازەکەین دڵسۆزن بەڕە تایبەت کۆمەڵ و پەیام و ئیتر ئەو هەمیان وەڵی کەسێک ئەگەر تاوانێکی گەورەی نەکرد بێ ماقوڵە 12 ساڵ سجن بێ ئەتر باشتی تر بمێنی وەختی ئینجار بەر نەبێ و ئەم مافیش ئەم حەقی خۆیشە پێی نەدرێ ئێستا ئەوە بۆچی هاتوون داواکاریەکەتان داوای حەقی مناڵانەمانەکەن ئەم کوڕانمانن ئتر بەسە ئەگەر بە 12 ساڵ چاک نەبێ بە 20 چاک نابێ 12 ساڵە گیراوە بەڵێ 12 ساڵ گیراوە حەقی خۆی وەری گرتووە ئتر بەسیەتی مافی مرۆڤ لایەنە پەیوەندیدارەکان حکوومەت پەرلەمان سەرۆکی حکوومەت ساعد لە 62 تاکو ئیستا ئێمە شەهید دەدەین باوکی خۆم نەبینیوێ مناڵی چرشەوەم بووە باوکی خۆی نەبینیوە ئەو کوڕە باوکی خۆی نەبینیوێ باوکی خۆی نەبینی باوکی خۆی نەبینیوێ لە کیمیا لە 62 تاکوی سێمە شەهید دەدەین بەسە ئیتر باشە ئێوە نمونەتان لایە خەڵکی دیکە بەم یاسای ئازاد کرابێ بەڵام کەسوکارەکانی ئێوە ئازاد نەکەن وەڵاهی من وەکو خۆم نا بەشک و کەسێکی تر نزیکترمان بزانێ بەس من نازانم
بەس بەر بوون چۆن بەرنەوە من زانیاری تەواو نییە باوکەکەم من هاتووم دابووک و باوکم بەردە بەڵێ باوکت چەندەکە گیراوە 6 ساڵە گیراوە بەڵێ توانیتە لە ماوەی 6 ساڵە جار جار باوکت ببینی؟ بەڵێ چی پێوتی باوکت؟ وتێتی زۆرم خۆشەویت و پێی خۆشە ینی تۆ بەڵێ باش ئێستا تۆش تامەزۆری باوکت بێتە دەرەوە تۆ بەڵێ باشە داواکاریت لە کێ هەیە کە باوکت ئازاد بکە؟ داواکاریم لە حکوومەتی هەرێمەیە کە باوکم ئازادکە بەڵێ حەزەکەی باوکت ببینیتەوە؟ بەڵێ زۆریشی بیرەکەم بەڕاستی تاکە کەناڵەکە هاتووە تا ئێستا بەدەممانەوە ئێمە هاتوین لێرە مافی سدنیەکانمان بگەڕێنینەوە باشە بۆ بەربوون پێشتر بووە تا ساڵی پێشوش بووە بەمەرجی چاکسازی ئێستا بۆ نییە ئێستا بۆ نابێ برایەکەم 12 ساڵە لە سجنە ساڵی گیراوە 12 ساڵی تەواو کردووە خۆی 15 ساڵە حکوومەکەی باشە ئێوە کەس نمونەتان لایە یاخود کەسی تر هەیە یاساکە گرتی بێتیەوە و بەڵام موانی ئەوەی هەتا ئێستا ئازاد نەکرا بەڵێ تا ساڵی پارەکەش ئەو یاسا بووە ئێستا بۆ نییە بۆ ئەوانەی ئێمە یانوتون هۆکارەکەی چیە کە یاساکەیان ڕاگرتەوە؟ ئەڵێن یاساکە ڕاگیراوە ئیتر نازانین هێوەکارەکەی چییە؟ داواکاریم لە پەرلەمانتار هەیە براکەم 6 ساڵە لە ژوورەوەیە بەڵێ کاتی خۆی تەواو ببە ئیفراشورتەکان بۆ بکەن و بربن ئیسا هەتا ئیسا هیچ تاوانێکی بۆ هیچ کەسێک نەبووە ئیسا تاوانێ ئەنی شتێ لە خۆی بک دوای کێ بەرپرسیارەکە ئەم یاسایی کە یاسای ئیفراشەرتیە ئەم یاسایە کەسی تر هەیە گرتی بێتیەوە بەڵام کە سوکارەکەی ئەوە یاساکەیان بۆ جێبەجێنەکەن تایسە بووە شمولی کردوە بەستی تر هاتۆتەم کاتەڵە نیکەن ئەڵێن نیکەنەوەڵە کێت گیراوە؟ من خاڵم گیراوە خاڵە چەندێکە گیراوە؟ چەندەکە؟ 6 ساڵە بەڵێ باش ئەی داواکاری چیت؟ من داواکارەکەم ئەوەیە کە داواتان لەکەم بەری بن داوا لە حکوومەتەکەم شەڕۆژی بۆ بکەن زۆر سپاس بۆ کەناڵی پێیان بەڕاستی کەناڵی پێیام زۆر ئەرکی کێشاوە لەگەڵمانە من 12 ساڵە خاڵم لە سجنە هەتاکو ئێستا هیچ شتێکی بۆ نەکراوە ئیتر تاکەی داواکاریەکانی ئێوە داواکارێکی یاساییە شتێک نییە لە دەرەوە یاسا ناوەڵا بە یاسا هەموو شتێک بە یاسا سەروەر نییە دەبا ئیشەکەمان بۆ بکە ئیتر چاوەڕێ چیەکە هۆکاری ڕاگررتنی ئەم یاسایەن پێوتون بۆچی لە ئێستاە کە کە سوکارەکەی ئەوە یاساکەیان گرێتەوە بەڵام ڕانگرتو ناوەڵان نیانوێتەوە بۆچی تا پار و پێرار هەبوو بۆ ئەمساڵ گیراوە یاساکە ئیتر چاوەڕێ چیەکەن نمونەی ترتان لایە خەڵکی تر ئەم یاسایە گرت بێتیەوە ئازاد بوو بێ بەڵام کە سوکارەکەی ئازاد تویانە ئەرۆڵە و تویانە تا پاریش ئەو یاسایە هەبووە زۆر سپاسی کەناڵی پەیامەکەین کە لە ئەو ڕۆژوانە زیاتر لە کەناڵەکانی کە هەڵساوە بۆم مەسلەیەوە کە شتێکی یاسایە و شتێکی قانونیە سەرشانمانە هۆکاری هاتن شان و نیشتمانیتانە بەڵام هەیە پێوەی هەڵناسێت ئێوە پێوە یاساوان جێگەی فەقرە بووە میلەتە هۆکاری هاتنتان داواکاریتان چیە؟ واللهی داواکاریمان لە داواکاری میلەت زۆرە خۆتان نەیزانن ئەگەر داواکاری میلەت هەموو ڕۆژێ بێنە سەر ئەم زادەی و هەموو کوردستان بێت ئێستا داواکاریەکانە تەواو نابێت بەڵام ئەوەی ئەمڕۆ کە بۆی هاتوون ئێمە ئەم یاسایی چاکسازیە کە مافێکی یاسایی قانونی خۆیان شتێکی یاساییەکە شتێکی نییە لە دەرەوەی نییە لە دەورەوەی یاسا بێ شتێک نیە ئەمە خۆمان دامان تاشی بێ خۆیان تا 2010 خەڵکیان بەو یاسایە ئازاد کردووە ئێمە بەس داوای ئەو یاسایە نمونەتانەیە خەڵگەی وەکوانەی ئێوە یاساکەی بۆ جێبەجێکراوە بەربووە بەڵێ ئەرەوەڵڵا ئەوانەی ئێوە جێبەجێ خۆیان و جێبەجێ نەکراوە و پێشمان سەیرە یعنی وەکو یاسا وەکو حاکمەکان یعنی گەندەڵی لە یاسایە پێمان ناشرین هەر بۆ میلەتەکە هێژینا کوڕەکان ئێمە کاکە خۆلەپوری خەڵک زیاتر نیە با بڕۆن بڵێن چی ڕۆژانە 1000 کەس لەم لەولا ئەڕوا ئەبڕێتەوە تۆ کوڕەکەت لە زیندان بەڵێ کوڕەکەم لە زیندان ساڵە لەوێ وەڵا ئەم ساڵ 6 ساڵە لەوێ ئەم مانگی 56 ساڵە لەوەیە تەلەبەی سنفی 6 ئەعدادی بوو نەیانێش ئیمتیحانەکەی تەواو کە لە ڕۆژی ئیمتیحانەکەیە بە یەک تەلەفۆن کە تەلەفۆنێکی کوڕێکە تەلەفۆنێکی بۆ ئەو کردو ئەبەم شێوەیە ئەو کوڕی منە 6 ساڵ حکم داوە هەتا ئەو ڕۆژەی بەریشانداوتیان یەک مانگ لێرە نابێت ینی ئەچوینە لای مەسوول لە دەستباڵەکانی داوای ئازادکردنی بەمەرجەکان من هاتووم دابووک و باوکم بەردە من ساحێوی چوار مناڵم آخر حەق نییە یعنی 6 ساڵە من هاتوو چۆکەم حەزەکەم بەم نزگانە بیانبینە و بەربن ئیشاڵە داوای حەقەکەم یاسا سەروەری تا ئێستا چ شوێنێک بەدەمتانەوەتەوە چ شوێنێک پشتوانی لێ کرد هیچ کەسێ نەهاتۆ بەدەممانەوە غەیری ئەم کەناڵە ئێوە نەبێ کەس نەهاتووە تا ئێستا بەڕاستی ئەوەی ئێوە کردوتانیان هیچ کەسێ نەکرد
ئێوە تا ئێستا کێ بەدەمتانەواتەوە کێ خەمی ئەوەی خواردو وەڵی خەمخۆرەکان ئەگەر چی کە من بەڵام هەر هەن ئێمە بێ سوپاسیەوانە بکەین هەر کەسێکە ئەگەر لە دوعایەکی خێرەوە بیگرە هەتا قسەکردن و هەتا دەرکردنی بەیان نامەوە هەتا هەر حاڵەتێک کە ڕووی لەو ماوەیە پشتیوانی کردبێت لە واسای ئێمە بێ سوپاسیان کەین بەڵام بەڕاستی ئەوەی کە ئەبێ بەدەمەوە خەڵکەوە بێ ئەبێ خەڵکیگی دەسەڵاتدار بێ ئەبێ و کەسانە بن کە یاسان لایە و ئەوان بتوانن بڕیارێک بدەرچ هیچ یەکەم جارمانە هیچ کەسێ نەهاتۆ بەدەممانەوە غەیری ئەم کەناڵە ئێوە نەبێ کەس نەهاتووە تا ئێستا کەناڵی پەیام زۆر دەستخۆشیتان لێ یەکەم نمونەتان زیاد بێت بەڕاستی ئەوەی ئێوە کردوتانیان هیچ کەسێ نەیکردووە تاکە کەناڵن لێرە لە هەولێر کەمتان کردووە دەستان خۆش بێ زۆر بەمتانم ئێمە ئیداری چاکسازەکان پشتیوانمانن ئیدارە چاکسازەکان پشتیوانن ئەڵێ حەقی خۆیانە ئەم بەندیانە ڕفتار و هەڵسوکۆتیان گۆڕاوە بوونەتە کەسێکی چاکساز ئێمە پشتیوانیانەکەین ئێمە ئامادەین بۆ هەموو هاوکارێک لەگەڵێەوە بەڵام ئەوەی کە محکەمەکان یعنی ئێستا محکەمەی ئستینافی ئێرە یعنی ئەبێ ئەو بڕیارێکی قرارێکی تەمیزی کە ڕاگیراوە بێ ئەو قرار هەڵوەشێنێت و ئەکتیڤ ئیشی پێ بکات وەڵی وەکو پشتیوانی نازام ئەڵی قرارەکە ناکرێت بەڵام لە بەرنامە هەیە بکرێت بەڵامی تر نازانی وەڵی ڕاگررتنی قرارەکان پێوتون بۆچی قرارەکان ڕاگرتۆ لە کاتێکە یاسایە خۆی ئەنە وەڵی ئەوەی ئێمە هیچی نازانین ئەخری ئەمەش بۆیە داواکارین لەبەرەوەی بیزانین و کێشەکان چییە بۆچی ناکرێت بەچی هۆیەک ناکرێت ئۆکۆ بینین ئەوانەی کە لێرە بوون پێشکەمێک پێشێستا داوای ئەوەیانە کرد کە ئەم یاسایە کە لە پەرلەمانەوە دەرچووە باز لەوە کات کە هەر زیندانیەک حکومەکەی سێ لە سەر چواری تەواو کرد ئەگەر هیچ کێشەیەک بیاخۆت با بڵێن راپۆرتی ناو زیندانەکەی بۆ نهاتەوە کە کاری هەڵی کردبێ بە مەرج ئازاد دەکرێت و لەژێر چاودێریان مێنێتەوە هەتاوەکو حکومەکەی بە تەواوەتی تەواوە بێت ئەمان داواکەن ئەو یاسایە کە هەر پەرلەمان بۆ خۆی دەری کردووە و یاسایە بۆ کەسوکاری ئەمانی جێبەجێ بکرێت هەتاوەکو ساڵی 2010 یاساکە جێبەجێ کراوە و خەڵکانێک یاساکە گرتوێتەوە و سوودمەند بوون و حکومەکان بەو شێوازە وەرگرتووە بەڵام ئەمان داواکەن کە ئەم یاسایە بۆمانیش تەطبیق بکرێ بۆچی لە سەری زیندانەکان ئێمانە یاساکەیان وەستاندووە ئێمە چین لە لای ناوبڕێک و پاشان ئەگەڕێنەوە وڵاتە لە دوای ناوبڕەکەەوە سڵاوتان لێبێت دەمانوێت لەگەڵ کەسوکاری ئەو زیندانیانەی کاتونتە بەردەم دادگای سلێمانی قسە بکەین بزانین ئەوان چ داواکارێکیان هەیە ئایا داواکاری ئەمان یاساییە ئەو یاسایی کە باسیەکەن ئازادکردنی بە مەرج بۆچی لەو کاتێک کە دەگاتە سەرەی کەسوکار و زیندانیەکانی ئەمان بۆچی یاساکان وەساندووە کێ پشتیوانی لێکردوون و داواکاریان لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە پەرلەمان و لایانی پەیوەندیدار چییە ئەمانە لەگەڵ ئەوان تاوتیەکەین و قسەیان لەگەڵەکەین بزانین ئەوان چیمان پێڵێن ئێوەش بینەری بەرنامەکە بن چ شوێنێک بەدەنگ ئێوە هاتووە چ شوێنێک پشتیوانی لێکردوتان تا ئێستا هیچ کەسێک نهاتووە ئێستا ما هاتوین داوای مافکەین داوا ئەکەین ئەمە سزا بێت نەک تۆڵە تکایە با تۆڵە نەبێت ئەمە کەسوکاری شەهیدە کەسێکە شەهیدی کوردستانە شەهیدی کیمیابارانی هەڵە بجە باشە ئەمە کوا ڕێزیان کوا مافیان بەڵێ دەستخۆشییان لەکەم بەدەممانەوە هاتوون ئەوانیژە لە هەوڵیان کە ئیشێکیان بۆ بکەن زۆرباری دەرونیان خراپە سجنیەکانمان لەبەرەوە 12 ساڵە چاوەڕێیەکە کە ئەم ڕۆژەی بێت وەکەوە وابێ ڕۆژێ تا ئێوارە بە ڕۆژووی 5 دقی ئاخری نەتوانی ڕۆژوەکە بکەیتەوە شتێکی زۆر ناڵ و گوزەرانیان نەزانن وەزیان چۆن وڵی زۆر خراپە 12 ساڵە چاوەڕێیەکە لە سجنانە غەڵەتێکی کردووە نە هیچێک لەبەرەوە ئەم بەربوونە بە مەرجە شمولیکە ئێستا بۆ نایکە داوای ئازادکردنی بە مەرجەکان من هاتم دابەوەکو باوکم بەردە من ساحێوی چوار مناڵم آخر حەق نییە یعنی 6 ساڵە من هاتوو چۆکەم حەزەکەم بەم نزگانە بیانوینە و بەربن ئیشاڵە داوای حەقەکەم یاسا سەروەری تا ئێستا چ شوێنێک بەدەنگتانەوەهاتۆ چ شوێنێک پشتوانی لێکرد هیچ کەسێ نەهاتۆ بەدەممانەوە غەیری ئەم کەناڵە ئێوە نەبێ کەس نەهاتووە تا ئێستا بەڕاستی ئەوەی ئێوە کردوتانیان هیچ کەسێ نەیکرد ئێوە چ داواکارێکتان لە پەرلەمان لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە خەڵک هەیە ئێمە وەکوتم هەر لە سەرۆکی هەرێمەوە هەتا ئەگاتە نزمترین خەڵکی ئەم وڵاتی ئێمە هەمومان کە قسە دێتە پێشەوە باسیەوەکەین کە دەمانەوێت یاسا سەروەر بێت لەبەرەوە لە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی پەرلەمانتارە بەڕێزەکان وەزیرەکان سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان
ئێمە داوا لە هەمویان دەکەین با هەمووی هەنگاو بنێ بۆ ئەوەی کە لە ڕێی یاساوە ئەم قەزەیەک لا بکرێتەوە. سپاس بۆ جەنابتان بەخێر. وڵی داواکاریمانەوەی هەمووی بێتە سەر خەت لەبەرەوە ئیفراز شورتی بکرێت بۆ ئەم زیندانیانە. ئەم زیندانیانە لەو حاڵە دەرونیا بێنە دەرەوە لەبەرەوە کە سوکاریشیان وەکو ئەوان لە ناڕەحەتی و کێشەدان هەمووی بە یەکجار ڕزگاری بێت و بگەڕێنەوە ماڵی خۆیان. داواکاریمان ئەوەیە شەو ڕۆژ تێر شەو ڕۆژیان بۆ حسێ بکەن و ئیتر کاتیان تەواو بۆ ئیفراشورتیان بۆ حسێ بکەن کاکەگیان داوای ئەواکەین داوای هیچ ناکەین نە ئەچینە سەرجادە نە بە شێوەیەکی ناشرین هاتوین داوای حەقی خۆمانەکەین. داوای حەقی خۆمانەکەین بەخوا قابلە حەقمانە هەمووی ئەزانێ حکوومەت خۆشی ئەزانێ حەقمانە بەخوا. هیچ کەس نهاتووە بەس کەناڵی پەیام نەبێ ئیساکێ هاتووە هیچ کەس نهاتووە بە دەممانەوە تا ئیساکێ نەچون بۆ لایەن بۆ شوێنانە بۆ ڕێکخراوەکان هیچی شێکیان نەکردووەنەوەڵە ناوەڵای نەیان کردو بەس ئەمەی کەناڵی پەیام نەبێ دەستخۆشی لەکەین زۆر سپاسی یەکەین هەکەر هاتوون ئیشەڵا بێن بەدەم ئەم سزنیانمانەوە ئیشەڵا بەربن. مافی ڕەوای خۆتانە شتێکە بە پێی یاسا داوایەکە شتێکی نایاسایی ناوەڵا شتێکی ناسایی نییە دەترش تەواو بێتاقەت بوون و ئیشەڵا بەشکەم ئیتر هاو کارێکیان بکەن ئیشەڵا. داواکاریمانەیە ئەوانیشی ئیفراسەرتیان بۆ حسێ بکەن کاکە وەکو مادەکانی تر وەکو ئەوانەکە ئیفراسەرتیان بۆ حسێ بکراوە بۆچی ئەمان جاکرێنەوە ئێ بۆچی ئەمان مافی خۆیان سزای خۆیان هەیە ئێستا ئێمە زیندانیەکەمان 12 ساڵی تەوا کردو ئەی کو ئیفلاسەردی کو مافی لەوانەی کەوا دەسەڵاتیان هەیە ئەمە بێ ئیتر ئەو مناڵانە ئازاد بکەن و ئەم یاسایە جێبەجێ کردێ و ئەمە چەند ساڵە هەبوو بۆچی ئێستا لە شانسی ئێمە کارەکەی ئێوە شتێکە یاساییە بە پێی یاسا ڕەحمەت لێ بێت جوانە ئەرە وەڵڵا یاساییە داوای حەقەکەم یاسا سەروەر بێت. بۆچی لە وەرەقەکە نووسیدە سزانێک تۆڵە بۆچی واللهی لەبەرەوەی ئیتر تۆڵە بێ سزا بێت دوایی هاو یعنی مناڵێ بۆ عاقڵ نەبێ بۆ نەگەڕێتەوە ئیتر بە هیچ شتێ ناگەڕێتەوە لەبەر ئەوە نووسی مەبرایگەن. ئێستا ئێوە چ داواکاریەکتان لە لایەنی پەیوەندیدار لە پەرلەمان لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لەمانە هەیە؟ لە پەرلەمان لە مافی مرۆڤ لە سەرۆکی حکوومەت لایەنە پەیوەندیدارەکان ئەوە دەسەڵاتیە لەم هەرێمەی داوایان لێکەن بەم سەرخەت ئەم یاسایە جێبەجێ بکەن بەس لەبەر خاتری خوا لەبەر خاتری گەنجیان بەسە ئیتر لەوە زیاتر هەن بۆ خۆیان هەن بۆ میلەت. تا مەزرۆن کە کەسوکارەکانتان ببینەوە ئازادیان وەڵا زۆر چۆن دامەرزاوین ئەرە وەڵا زۆر پێمان خۆشێ بەسە ساڵێ جارێ دوجار هەفتەی دوجار مانگە سێجارە بێ بچیتە 3 سعات لە بەردەمی سزنا بێسی پێ خۆشەی خوا هەڵ ناگرێت لەمە زیاتر بەسە ئەمە 12 ساڵێ ئەمری پیاوێکەکەی گەنجیان لە دەستداوەی هەموو شتێکیان لە دەستدا. چەند بوو کە کاتێک چۆزیندا؟ تەمەنی ساڵی 18 بووە نازانم خوێن ئێستا ئایا کابراایك مامۆسایی بخوێنێ بێت تاوانبار بێ 18 ساڵ بوو کە چۆزیندان ئێستا تەمەنی چەندە؟ ئێستا 12 ساڵ سزنێت تا چەندێکا من 23 ساڵی تەمەنی گەنجی هەر لە زیندان تەواوەرە وڵاتر چی ماوەی ئەوان لێکن هەموو شتەکە لەسەر دەستی ئەوان کەوتۆ ئیتر ئەوانش ئەگەر بەیانی خۆیان بە یاسا و سەروەری و چاکسازی دانێن بۆ ئیتر بە تەمای چین بۆ ئیش ناکەن بۆمان حاڵ و گوزەرانی خاڵت یان کەسوکارتان کە لە زیندانە ئەزانن لە چ حاڵ و گوزەرانی ئەوانە زۆر خراپن ئیتر خۆ ئەوە تا لە هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن ئەوە تامانیان گرتووە چەندێکە یعنی هەبووە لە حاڵەتی خەتەر بووە لە خەستخانە بووە لە هەموو شوێنەکان ئەوە خۆ هەیە کەناڵەکانی ڕاگەیاندن بڵاو بووێتەوە ئیتر بڵێ چی وەڵا ئیتر نازانم هەمووی لە دەستی ئەوانە بەخوا هیچمان پێ ناکرێ 12 ساڵ لە ڕێگەی هاتووچۆ وەرە و بڕۆ دواییش هیچ نەکرێ ئیتر بەتەمای چەند ساڵی تر لەوێ بێت هەموو گەنجی لەوێ داناوە. ئێوە داواکاریتان لە پەرلەمان ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ڕای گشتی چی؟ داوا من لە سەرۆکی هەرێم لە ڕای گشتی لە پەرلەمان لە هەموو ڕاگەیان کارەکان لە هەر کەسێکە ئیشێکی بۆ کرێ ئەو یاسایان بۆ بژێرنەوە هیچ ئەرکێکی قورسیان لەسەر داوا ناکەن داوای یاساکەن ئەوان یاساین ئەوان یاسای بژێرنەوەوانێ ئەمانە نجاتیان بێ ئەوەی کە پێویستە حکومەکەی تەوا بێ نجاتی بۆ کە پێویستە ئەوەی کە هێنە بۆی ئەنووسن و تەواو ئێمە داوای ئەوە ئاکەین. داگەمان لە پەرلەمان ئەوەیە بۆی چۆن بۆ خەڵک شمولەکە بۆمانی شمول کات هەچی بن ینی مە نانێ ئەمە خراپیان نەکردو هەچیان کرد بێت یاسا بۆیان سەربەر بێت وەک ئەوانی تر داوا ناکەن نایاسایی داوا ناکەین وەکو یاسا چۆنە بۆ هەمەند یەکشیوە بێت. وڵای ئەوەی مناگادارم لیژنەی مافی مرۆڤی پەرلەمان دوور و نزیک هەر دێن و سەردانی زیندانەکانیان کردووە و باری دەرونیان بەزانن چۆنە خۆیان ئاگادارن داواکارەکانمانەوەی ئەمانیش وەکو ئێمە وەکو ئەوەی کە
لایانی پەیوەندیداریشن خویان لایانی چاودێرین ڕقابن یعنی بزانن هۆکاری ئەم ڕاگرتنە چییە و بۆ ڕایەگرن یعنی ئەبێتەوە لەگەڵەوە حسابی دۆخی کۆمەڵایەتی خەڵکی بزانی باری دەرونی باری قەیرانی ئابووری یعنی بەڕاستی بژێوی ژیانی زیندانیەکان کە زۆربیان بژێویان لەوە چێ ناڕەحەت بێ کە سوکارەکانیان پەیدایی بکەن بۆ ئەوانیش بۆ قەزانەکانیشیان قورس بووە لەگەڵەمە ئەم مادە یاساییە کە بۆ نمونە هاتووە لە قانون نووسری محاکەماتی جەزاییە ئەو یەک لەسەر چواری کە ئەمێنێتەوە بە مەرج هاتەکرێ ئەو ماوە یەک لەسەر چواری هاتەوە ناو کۆمەڵگە هەر تاوانێکی تر سزاکێ وەرەگرێتەوە جگە لەوە یعنی ئەمە چیتیە یعنی بۆ هۆکاری ڕاگرتن یعنی بۆ بزانین ڕاگرتنەکەی چییەوە ئەبێ سەبەبێکی معقول هەبێ بۆ ڕاگرتنەکەی ئەوەی کە بینیتان کە سوکاری ئەو زیندانیانە بوون کە هاتبوونە بەردەم دادگای سلێمانی ئەوان داوای نەکرد کە ئەو یاسایی کە لە پەرلەمانەوە دەرچووە هەر ئەو یاسایان بۆ جێبەجێ بکەن شتێک داوا ناکەن لە دەرەوە یاسا بێت لەبەرەوەی ئەوان کە سوکارەکەیان حکومەکەی خۆیان وەرگرتووە بە پێی یاسا سێ لەسەر چواری حکومەکەیان کە تەواو بۆ توانن بە یاسای فراشەرتی واتە ئازادکردنی بە مەرج زیندانیەکە بێتە دەرەوە لە ژێر چاودێریا بمێنێتەوە بۆیە داواکار بوون یاسایەک کە خودی پەرلەمان و حکوومەت دەری کردووە هەر ئەویان بۆ جێبەجێ بکرێت تاوەکو ئەوانش بە کەسوکار و نەوە و کوڕەکانی خۆیان شاد بنەوە پامی ئەم جارەوان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورتان سپێرم خواتان لەگەڵ.